بەپێی توێژینەوەیەک دەرکەوتووە کیسەی پلاستیک وەک مادەکانی تر بە شێوەیەکی ئەندامی شینابێتەوە. لەبەرەوە دەبێتە بربەستێکی گەورە لە پرۆسەی گۆڕینی خاشاک بۆ سەمات یان مادەیەکی بەسوود و چاک بۆ خاک. ئەگەر ئەو کیسانە لەگەڵ بەدا بەرز ببنەوە و بە درەختەکانەوە بنووسێن، کار دەکاتە سەر پرۆسەی پیتاندنی ئەو ڕووەکانە. ئەویش بەهۆی شاردنەوەی بەشێکی ئەو ڕووەکانە و ئەمەش دەبێتە هۆی ناتەواوی لا پرۆسەی تیشکە پێکاتندا کە یەکێکە لە قۆناغا گرنگەکانی ژیانی ڕووەک. ئەگەر ئەو نایلۆن و مادە پلاستیکیانە بۆ ماوەیەکی زۆرتر لەسەر خاکێک بمێننەوە، بە شێوەیەکی ڕاستەوخۆ کار لە هاوسەنگی میکرۆبی خاکەکە دەکات و ئەمەش دووبارە دەبێتە ڕێگر لە بەردەم خۆراکی ڕووەکەکاندا. ئەگەر ئەو مادە پلاستیکیانە لەژێر زەویدا بشاردرێنەوە، دەبێتە توێژاڵێکی سربەخۆ و بربەز کە خاکەکە دەکاتە دوو بەشەوە و ئاوی باران لە بەشی سەرەوەدا قەتیز دەکات و ناهێڵێت باراناوەکە ڕۆبچێتە ناو قوڵای خاکەکەوە و ببێتە بەشێک لە ئاوی ژێر زەوی و ئەو ڕووەکانەی کە ڕێگیان لە قوڵای زەویدایە لە ئاو بێبش دەبن و تێر ئاو نابن. مەترسێکی تریش ئەوەیە ئەو مادە پلاستیکیانە فاکتەرەکانی داماڵین و ڕووتەنکردن کاریان تێناکات، بەتایبەت فاکتەرەکانی وەک ڕووناکی و پلەی گەرمە نەدەیان دەتوێنێتەوە و نەشی دەبنەوە، چونکە مادە نایلۆن و پلاستیکەکان تایبەتمەندیەکیان هەیە کە بە ئاسانی شی نابنەوە و ناتوێنەوە. ئەم تایبەتمەندیە کاریگەری لەسەر ئاژەڵای کیوی و ماڵیەکانیشەیە. کاتێک لەو مادە پلاستیکی و نایلۆنانە بخۆن و تووشی مەترسی درێژخایانیان دەکا. دەبێ ئەوەش بزانین کە لە سەدا 60 بۆ لە سەدا 85 ئەو خاشاکانەی کە ئێستا لەژێر ئاوی ڕووبار و دەریاکاندان پلاستیکن. پسپۆران دەڵێن مەترسی بەکارهێنانی کیسەی نایلۆن بۆ پاراستنی خواردن لەوەدایە کە ئەو مادەی کیمیایی بەکاردێت لە دروستکردنی ئەو کیسێدا ئیدی کیسێ ڕوون بێت یان ڕەنگا و ڕنگ لەگەڵ مادە خۆراکیەکەدا یەک دەگرێت و بەشێک لە مادە شێرپەنجەدارەکان دروست دەکات و مادە زیان بەخشەکان دەناو ئەو خۆراکەدا دەتوێنێتەوە و جۆرە توخمێکی بۆ ماوەی دروست دەکا کە دەبێتە هۆی شێرپەنجەکانی جگەر و سی و خوێن. شارەزانی بۆری زانستای کیمیایەکانیش بە تایبەت تاکید لە بەکارنەهێنانی کیسەی نایلۆنی ڕەنگا و ڕەنگ دەکەنەوە، چونکە ئەو ڕەنگانەی تێدا بەکاردێت بە شێوەیەک مەترسەکانی زیاترە بۆهۆی بەکارهێنانی مادەی ڕەنگ لەو کیسە نایلۆنانەدا و بە تایبەت ڕەنگی ڕەش هێندەی تر مەترسەکانی بۆ سەر خۆراک و مرۆڤ زیاتر دەبێت. زۆر بەکارهێنانەوەی ئەو کیسانەش دەبێتە بوونی پاشماوەی مادەی پلاستیک لە خوێنی مرۆڤدا و ئەمانەش بە هۆکاری سەرەکی چەند نەخۆشیێکی تری مەترسیدار دادەنرێن وەک زەهایمەر و لاوازی سێکسی.